Kita pikirnya kasih kita berlanjut. Apa kita ada juga? Jadi strategi dia. Hey! Kom maar! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar! Kerja apa beliau teksi belum juga. Ah?
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, Jack! Volgend jaar! Olay baseado em vocês estão aí, né? Termina. Sıkı çıktı.
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, Jack! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! Spider-Man.
Hey! Kom on! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! Diğer pik.
Louis! Hey! Kom op! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Come on! Hey! Come on! Good! Good guy! Forward, guy!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Kort! Kort daar! Volger! Leyla bak. Lan amo, Carmi, amo. O duvareken ona mı diyorlar? Babam kırıyor, ne yapayım? Koyan değil de. Yani ben Nana. Elhamdülillah. Çan tane. Seyret. Azabın mı ağrım sen değilsin? Yani kızarım da.
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! الأرزية
Doerie! Hey! Kom maar! Hey! Kom op! Cristiano Gara. Jogador. Cristiano Gara. Çarkut. Çok tamam. Ne zaman vallahi. Onlar bir şota gidelim.
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar! Pembeyi siyasi gel nişanı ya. Ne şehirden yapalım. Hadi çay git. بتسجل كيف ساعات؟ هذه زافي الشت روش بالروش
Hey! Come on! Hey! Come on! Good! Like that! Forward, Joe! السلام عليكم أبو بكر. Kuy. Selamünaleyküm. Dediğini dedi var. ساعات كده. استفسار السيو بيستقي السيو كنت على كل ميزور. باشا. الكاميرا كانت قدامي الكاميرا كيفية وبخش اسمه تلزمني يعني؟ سألت سؤالة
Hey! Come on! Hey! Come on! Good! Good shot! Forward, go!
Uri! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar! Auf Wiedersehen. Boxlive كونه كمان هو Boxlive كونه كمان هو استاذ استوديو دائما يعني كمان كان اللي داير وردك لا بس دي هدو كمان
Kamera geliyor diye bana. Kom, Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Kort! Kortje! Volgende!
Lee! Hey! Kom on! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgende! Allez, tiens, Rafa. Allez. Dieci de la voy a baixo. Baixo.
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Nereye? Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed gedaan! Volgend jaar! Sabe? Camoli. Nato, nato. İnşallah, inşallah. Allah bilir şu telefonu kamerayla çalıyor. Tebdil işte.
باەکەیت تۆی پێیوان دیدار حامد کا و حەکەمەکە بکات بڵێ دیدار حامد چی پێگوت با پێ بڵێ چی پێگوت هەر ئاوە حاشاشی جەنابەت حاشاشی ڕاضای کوردستان هەروە بەرەودا دەکەوێت چونکە ئەو مجامەلاتی تیاابێت دقی 50 بزەبت پێ دەڵێم گەمە تەوا بووە دەڵێ نا تەواو نەبووە 4 دقی زافیدایە یاریزان ڕق ژمارە هەفتەیان هاتوتە نیوە یاریگا نازام دانا عوسمانە نازام چ ئەوە تەبرین نییە فەریقم دۆڕایە نۆرمالە تۆ پێ دۆڕانی تایە هەموو شتێک بەس ڕاضای کوردستان ئاوا دەڕوا بڕێوە ئاوا ڕاضای کوردستان دەبم بڕێوە بابان حەکەم کە ناوگژیوانکەم بڵێت دیدار حامد چی پێگوتی پێیگوتی ئاوا یەقەی گرت وتی لەسرت دەکەوێت نەیەکێت تۆ بفێت بە لەش پشتێ نازام چێت لە حاشاشی جەنابەتە تێدەگەی لە من چونکە فەریق بە یەک هەڵەیەک ئەوە سزاکەیەتی 4 دقی زافیدایە دقی 50 گۆڵمان لێکرا بەس بەڵامەوە تۆپانیەوە دەکرێت بە قورعان ڕاضی کوردستان گشتی مجامەلاتە برام وجدانتان نەبێت ئەتانەوە ڕاضی کوردستان جوان بکەن بە حیاتی جوان نابیت بەناوی خوای گەورە مێرەبان ڕاستی سەبارەت بە یارەکەی ئەرێکی قورس بوو هەرچەندە یاریگای خۆمان بوو بە حکمیەوەی بەڕاستی یانەی بازانیەکە لە تیپە باشەکان ئەوانیش پێم وایە بۆ مناپەسە بەشداری خولی پلێکی کوردستانە کردووە بەڵام بەڕاستی تیپێکی بەهێز بوون هەرچەندە ئێمە لە شەوتی دووەم تا ڕادێکی باش دەتوانم بڵێم سەیتەرەمان لەسەر تۆپانەکەی کردبووە تا بە تایبەتیە تا 25 دقه نوی سعاتێکم سێ فرسەتی ئاسانمانە دەستدا بەڵام سوپاس بۆ خوای گەورە توانیمان لە دو ساعتەکانی یاری بەڕاستی بە لێدانی سەر گۆڵ تۆمار بکەین ئەکید ئاخیر پێم وایە ئاخیر دقەی تۆپانێ بوو بەڵام ئەکیدیش تۆپانێ زۆر زار لە ئاخرەکان گۆڵ دێ ئەلمیم ئێمە بۆ برنەوە یاریمان کردو لە سەرەتا ینی لە ئاخرەکان تا ڕادێک دەتوانم بڵێم قوتی گۆڵکردمان کەم بوو بەڵام ئیدیەوە بە لێدانی سەر توانیمان گۆڵ تۆمار بکەین چونکە دەمانێت بەڕاستیان هەولێ بگەڕتەوە ریزی نایابی کوردستان ئەکرد برنەوە بۆ ئێمە زەرور بوو هەرچەندە بۆ تیپەکە هێوانیش زەرور بوو سپاس بۆ خوای گەورە توانیمان لە کۆتایی یاریەکەدا سەرکەوتوو بین و ئینشاءالله بە هیوا ئەوەی لە یاریەکانی داهاتوشدا ئەنجامی باش و ئاستی باش نیشان بدەین بۆ یانەی هەولێر بگەڕێتەوە خولی نایابی کوردستان